پرۆسەی وەرگرتنی گەرمیم ساڵی جوتیاران لە هەڵەبجە دەستی پێکرد. بڕیارە حکوومەتی عێراق لە سنووری پارێزگاکە بڕی 20,000 تۆن گەرمی جوتیاران وەربگرێت. بەرپرسی سایلۆی هەڵەبجەش دەڵێ دەو بڕا زۆر کەمە و ساڵانەش جوتیارێکی زۆر ناتوانن بەرەمەکانیان بفرۆشن و زیانیان بەردەکەوێت. ئەمانە و بڕگەنمەی کەوا بۆ پارێزگای هەڵەبجە دانراوە بۆ ئەمساڵ بریتە لە 20,000 تۆن گەنم. گەرمی ئەم ناوچەیش خۆی لە بەرهەمهێنانە لە سنووری 40,000 تۆن تا 50,000 تۆن ساڵانە بەرهەمی هەیە. بەڵام بەپێی ئەو پرۆسەی کەلەوە لە بەغاوە دانراوە و دیاریان کردو بۆ هەرێمی کوردستان هەڵەبجە 20,000 بەرکەوتووە و ئەوش زەرێکی زۆری لە فەلاداوە کە بەڕاستی بەرهەمەکانیان کەم وەرەگیرێ. ئەوشە تاوانێکە با بڵێن تاوانێکە عێراق بەرامبەر هەرێمی کوردستانێکە بەرامبەر بە تایبەتی جوتیارانی هەرێمی کوردستان. 2-3 دەرەجەشی هەیە کە بۆ وەرگرتنەکە دەرەجەی یەکەم نرخەکەی 560,000 بۆ تەنێک، دەرەجە 2 480,000، دەرەجە 3 420,000. هەرچەندە پارێزگای هەڵەبجە تا ئێستا سایلۆی نییە، بەڵام شوێنی بۆ دیاری کراوە و بڕیارە لە ئایندەدا دروست بکرێت. چەند ساڵێکە گەرمی جوتیاران وەردەگیرێت و لەم پەنکەرانەدا هەڵدەگیرێت. لە سایلۆی هەڵەبجە دەرەجە 1 و 2-3 گەنم وەردەگیرێت و جوتیارانیش نیگەرانن. ساڵانە بڕی وەرگرتنی گەنم بۆ پارێزگاکان کەمە. بەشێک لە جوتیارانیش ناچارن لە بازاڕی ڕەشدا دانەوێڵەکانیان بفرۆشنەوە. داواکاریمان ئەوەیە یعنی چۆن بڵێ ئەم وەزعانە باشکەن ڕاست ساڵ بە ساڵ تا بێ بووە فەلاح شتەکان قورسترەکەن، شتەکان بۆ فەلاح ناخۆشترە بێ، سیارەکان یێتە خوارەوە، هەتا بێ بڵین ساڵ بە ساڵ شتەکان بەرەو خراپتر ڕوە. داواکارین بۆ فەلاح کە ئەم بۆ ئەم فەلاحانە شتێکی باشکەن، شتێکی چۆن بڵێ ئەوڕێکیان لێبنەوە، هەر ئاوا نابێت چۆن بڵێ ساڵ بە ساڵ شتەکان قورسکەن لەسەریە. لە 2016 هەتا ئێستا ئێمە مشکیلەی ئەم ڕەسیدە گەورەترین بۆ گەورەترین مشکیلەیە لەسەر شانی ئێمە. جا داواکاری وەکو داواکاری ئەوێ داواکاری لە حکوومەتی هەرێم ناکەین، داواکاری لە حکوومەتی عێراقەکەین. حکوومەتی عێراق محافەزەکانی تر هەموو 200 کیلۆ ڕەسیدی بۆ کراوە. ئێمە هەموو لە هەڵەبجە باشترین شانسی بەرکەوتووە لە ڕووی ئەوەی کە ئەطرافی هەرێمی کوردستانە بە حکومیەوەی هەڵەبجە 250 کیلۆ بۆ کراوە دوانمێ. شوێنەکانی تر بەعام 96 کیلۆی بۆ کراوە. ئاخر دوانمێ 96 کیلۆ وڵا کابرابێ هەر هەیە ناچاریە بێبیوە لە بە بازاری ڕژ بیکا و نیوە قیمەتی لێ وەرەگرن و زەرەکە و زیاتر نییە. حکوومەتی عێراق ساڵانە گەرمی جوتیارانی ناوەڕاست و خواروی عێراق بە تەواوی وەردەگرێت. بە وتەی جوتیاران ئەوەش غەدرێکی دیکەیە حکوومەتی عێراق بەرامبەر هەرێم دەیکات و بۆ پارێزگاکانی هەرێم ساڵانە ڕێژەیەکی دیاریکرا وەردەگرێت. بەپێی ئامارەکان ساڵانە لە سنووری پارێزگای هەڵەبجە نزیکەی 50,000 تۆن گەنم بەرەم دەهێنرێت. 20,000 ڕادستی سایلۆ دەکرێت و ئەوی دیکەش لە بازاڕی ڕەشدا بە نرخێکی ەرزانتر ساغ دەکرێتەوە. سەرڕایبوونی وەزارەتی کشتوکاڵ و بازرگانی لە هەرێمی کوردستان ناتوانرێت بەرەمەکانیان لێوەربگیرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.